سلام ئەوکاتتان باش فێرخوازانی عزیزی زایکۆفێر خۆشحاڵم لاڵقەیەکی تری زانستی خولی سوپەرڤێژنی نەخۆشی دەرونیەکان پێکۆکۆ بووینەوە. هیوای سەلامەتی و تەندروستیتان بۆ خوازم. دکتۆر گیان ئەگەر ئامادەی فەرموو دەست پێ بکە با بزانین ئەڵقەیەم جارە باسی چیمان بۆ دەکەیت. بەناوی خۆی گەورە و میهرەبان، خۆشحاڵم جارێکی تر لەوانەیەکی تر لە سوپەرڤژنی نەخۆشیە دەرونەکان بە دیدارتان شاد دەبینەوە. هیوادارم وانەیەم شەو بەسوود بێ بۆ هەموو لایەک. Trauma and Stress Related Disorders واتە زەبری دەرونی و ئەو تێکچوونانەی پەیوەستن بە سترێسەوە. بابەتەکەمان بە وتەی کەسێک وەرەگرین کە خۆی دەروون ناس نییە، بەڵام قسەیەکی جوانی هەیە لەم مەجالەیە. ئەویش فەیلسوفێکە بە ناوی ئیان هەکینگ کە 2023 وەفاتی کرد. ئەویش traumatizing the experience، ئێمە ئایا ڕووداوێک کە ڕوئەدا و تێپەڕێ بەسەرمانە دوای ئەوەی کەوا گەورە ئەبین و بیرمانەکەوێتەوە کە ڕووداوێکی وا بەسەرمانە هاتووە، ئەو کاتە بە ترۆما داێنین، واتە بە زەبر داێنین، یا هەر خۆی لە ئەسڵات ترۆما بوو. واتە ڕەنگە هەمان ڕوودا و بەسەر کەسێکا بێت بۆی ترۆما نەبێت، بەسەر کەسێکی ترا بێت بە ترۆمای دابنە، یانەوە تا وەختی خۆی ترۆما نەبوو بێ. باشە کە گەورە بێت و سەیری ڕابردووی خۆیەکە ئەڵێ ئای من چیم لێ بەسەرە هاتووە، فڵان ڕوودا و فڵان ڕوودا و فڵان ڕوودا. واتە ترۆما واتە زەبری دەرونی versus traumatizing the experience، واتە بە زەبردانانی تەجروبەی کە پێیان تێپەڕێنە. ئەمە دوو شتی جیاوازن. ئێمە DSM-5 مان هەیە، هەموو جارێ باسیەکەین DSM-5. لە پاڵ DSM-5 کۆمەڵێ لە دەروونناسان لە هەوڵی ئەوان کە تەشخیصێکی تر، داگنۆستێکی تر داخلی DSM-5 بکەن، بەڵام هەر جارێکەوە مەقالات و ئارتیکڵەکانی خۆیان بڵاوکەنەوە، توێژینەوەکانیان بڵاوکەنەوە، یعنی ناگات بەوەی کەوا بڵێن با ئەم داگنۆستەش بینە ناو DSM-5. داگنۆستەکەش ئەمەیە، Developmental Trauma Disorder. کوردەکەی ئەبێتە تێکچوونی زەبری گەشەی شتێکی ئەلەو بابەتە. ئەگەر بێت و ئێمە کاریگەریەکانی ترۆما لەسەر مرۆڤ دەستنیشان بکەین، لیستێکی ئەلەم جۆرەمان بۆ پەیدا بێ. یەکەم شت هایپەرڤیجڵنس، واتە کەسەکە زۆر زۆر هەستیارە بێت، واتە بە دەوروبەری بۆ ڕووداوانی کە ڕوئەدا، یعنی زۆر زۆر چۆنەڵێ بە کوردی ئێمە خەڵکی کەرکووکین پێڵەن گوێ قوڵاغە بی، یعنی هەر شتێک ڕوودا ئەوە چی بوو بۆ ڕوویدا، جۆرێک ئەلەم حاڵەتەی بەتەرات. تەبەن ئەو چوارەی یەکەم، ئەو چوار خاڵی یەکەم هەمانن، هەمان ئەم خاڵانە لە DSM-5 هەیە. بەڵام Developmental Trauma Disorder کە ئەو دایگنۆزەی کە ئەیانەوێ بیکەنە ناو DSM-5ەوە زیاد لەمانشی تایە، جیا لەمانشتی تریشی تایە کە باسێکی. دووهەم شت Intrusive Thoughts، واتە کۆمەڵێ ئەفکاری ناڕەحەتکەر، باشە هەندێ بیرۆکەی ناڕەحەتکەر کە بەدەستی خۆی نییە دێتە ناو مێشکیەوە کەسەکە. بیرۆکەکانی ئەو ڕووداوەکەیە، ئەو شتانەی کە پەیوەست بە ڕووداوەکە. دواتر avoidance behavior، واتە خۆی ئەبوێرێ لە هەر شتێک کە پەیوەست بێ بەو ڕووداوەوە، شوێنەکەی، چۆنەڵێ کاتەکانی، هەر شتێکەوە پەیوەست بێ بەو ڕووداوەوە، و هەر ڕووداوێکی ترکەوە هینی ئەوەی لێ بکاوەتە
ئەوەی لێ بکات کە ڕووداوێکی خراپ لەو جۆرە ڕووەدا ئەو ئەڤۆیدانسەکە خۆی لێ بێرێ و نزیکی ناکەوێتەوە. حاڵەتێکی تریش نەمبنسە. نەمبنس واتە چی؟ کەسێک کە بە هیچ جۆرە تااقەت هیچی نییە، ینی هەر ئەوەندە چۆنەڵێ ژیانێک بەبێ هیچ چالاکیەک لەسەر چۆنەڵە تەختەکەی لەسەر جێیەکەی پاڵکەوتووە، بۆ نمونە کارێکی بەسوود یان چۆنەڵێ هیچ کارێک ناکات، ناوێ هیچ کارێک بکات. دواتر feeling pessimistic about the world and people around، واتە ئەڵێ جۆرێک لە بەدبینی بە دنیا بە خەڵکی دەوروبەر، ینی هەموو خەڵک چۆنەڵێ کەلەکێک و فێڵێک لە کاریانایە، خەڵک هەمووی درۆزنە، خەڵک هەمووی فێڵبازە، جۆرێک ئەلەو حاڵەتەی بۆ دروستن. دواتر existential doubt، واتە شکێک یان گومانێک یان حاڵەتێکی بۆ دروستە بێت کە وجودیە، یعنی ئەسڵەن ئێمە بۆچی هەین، ئەسڵەن ژیان مانای چییە، ئەسڵەن خودا هەیە، ئەلەم پرسیار عەجیب و غەریبانە بە مێشکیادی. دواتر dissociation، واتە هەندێک لەو حاڵەتانی کەەوە ئەسڵەن هەستەکەم خۆم بوونم نییە، باشە غایبم لەم شوێنەیە، و هەروەها یان دەوروبەرەکەم چۆنەڵێ غەریبە بە من غەریبم بەو دەوروبەرە و ئەو دەوروبەرە غەریبە بە من. impulsive behaviors، واتە ڕەفتارێک کە هەستەک بەدەستی خۆت نییە، ئەو ڕەفتارانی کە بەدەستی واتە وەکو برسی نییە، بۆ نمونە بەڵام دەرگای بە فرگرەکە لا ئەدات خواردنێکی گەلێ زۆرە خوا، دوای وەڵێ ئەم کارم بۆچی کرد من. و هەرواشی بۆ نمونە ئەڕاتە لە گفتوگۆیە کاگە لە شوێنێکا بێت قسە بکەن لە ناکاو هەڵەچێ، دوای ئەو پرسیارە قسەم بۆ کرد من. دواتر forgetfulness، فەرامۆشی، جۆرێک لە بیرچوونەوە و چۆنەڵێ وەکو بەشێک لە زاکیرەی هەندێک جار نەما بێت. disruption of sense of identity، یعنی جۆرێک لە ئەسڵەن من چی، من لەکوێ، من بوونی من چییە لەم دنیاەیە. هەندێک جار یعنی ئایدنتیتی واتە هەویەت و شوناسی خۆی لە ڕووی سێکسیشەوە، ئایا من ئەگەر ئافرەت بێڵێ من لێزبیانم، ئەگەر پیا بێڵێ من ئایا من گەیم، یعنی ئایا من ئەسڵان چیم، یعنی مرۆڤم، یعنی جۆرێک لە نەمانی ئایدنتیتی لە خۆیان هەست پێکە. بەردەوامی ئەم کاریگەریانەی ترۆمایە لەسەر کەسەکە. disconnection between mind and body conscious، واتە جۆرێک لە بەشانی پەیوەندی لەگەڵ زەینی خۆی، واتە بیر و هۆشی خۆی لەگەڵ جەستەیە، وازانێ دووشتی گیان شتەکان پەیوەست نین بەیەکەوە. دواتر decreased sense of agency and effectiveness، یعنی ئێمە بەردەوام هەستێک لە ناخمانە هەیەکەوە ئێمە ئەو ڕەفتارانە ئیکین بەدەستی خۆمانە، خۆم هەڵەسم، خۆم دانیشم، باشە، وە کاریگەریەکمان هەیە، ئەو جۆرێک لەو هەستەی بۆ ئەو هەستەی لە دەسەدا. دواتر guilt and self blame، واتە سەرزەنشتێکی خۆی، چۆنەڵێ هەست بە گوناهێکی گوناه و تاوانێکی زۆرکە لە خۆیە. دواتر separation from the surrounding، وتمان لە چواردەورەکەی دابڕێ، ینی نزیکترین کەسەکانی خۆی، ینی بۆ نمونە ڕووداوێک لە ناو ماڵەکەی ڕووەدا، ینی باوکی نەخۆشە بۆ نمونە، ئەڵێن احتیمالیە بمرێ، باب ینی چیە بێت با ببێت، ینی هیچ چۆنەڵێ ڕیئەکشنێکی بۆ ڕووداو نزیەکانی دەوروبەری نابێت، ینی ئەو ماڵە چی لێ دێ با ببێ، ینی چی ئەبێ با ببێ. دوای physical change، بۆ نمونە دوای فترێک هەستەکەی پیر بووە، هەستەکەی چۆنڵێ جۆرێک لە لاوازبوون، جۆرێک لە شێواوی لە جەستەیە دیارە. ئەو کتێبە چۆنەڵێ وەکو ماستەرانەی، ئەو کتێبە بەناوبانگانی کە لە
ترۆمایە زەبری دەرونیان نووسراوەتەوە کە وەکو کتێبی دەرسی لێ هاتووە هی دوو کەسن یەکیان Principles of Trauma Therapy کە ئەمە هی جۆن برێیەرە باشە لەگەڵ کاترین سکۆت ئەمە یعنی کتێبێکی وەک بڵێ دەرسی وایەتەوە ئەیخوێنیتەوە و خاڵ پێ ئەڕۆی کەەوە چارەسەری زەبری دەرونی چۆنەکرێت یعنی کتێبێکی جامع و گەورەیە دواتر کتێبێکی تر هەیە ئەکید هەمووتان ناوەکەیتان بیستووە و نووسەرەکەشی ئەناسن کە ئەوش بسل ڤاندەرکۆڵکە بسل ڤاندەرکۆڵک دەتەوە ناوێکی شیک و جوانیشی هەیە لە سەرەتای 2000ەکانەوە ئەمە چۆنەڵێ بەناوبانگترین تیۆریسیان یان بڵێن قسەکەران بوو لە مەجای لە بواری زەبری دەرونیە کتێبەکەیشی ئەو ڕۆژە من لە هەولێر کڕیم ڕاستی بەرچاوم کەوت و یەکسەر کڕیم زۆر پێم خۆش بوو کە دۆزیمەوە The body keeps the score واتە جەستەمان حسابی خۆی ڕاگرێ باشە یعنی ئەو ئیسا کورتێکی لەسەر هینەکە تێگەیشتن ینی جەستە حسابی ئێمە ڕاگرێ بۆچی ئەم ناونیشانە یعنی هەندێ فلاش باک و هەندێ ئەوانە هەیە کە دێتەوە وەکۆکۆیەکە بڵێ ئادەی من شتێک هەیە لەو هینا من ئەمە حسابەکە ڕاگرم دێهێنێتە سەرەوە ئەمە دوو کتێبی بەناوبانگن لە مەجای زەبری دەرونیە دواتر ئەمە ڤاندەرکۆڵکە بسل ڤاندەرکۆڵک اینجا باچی ئەم بسل ڤاندەرکۆڵکە بۆچی چووە مەجای ترۆماوە بۆچی کتێبی لەسەر نووسی و سلایدی دواتر ئەگەر زەحمەت نەبێ سلایدی دواتر ئەوە وێنەی بسل ڤاندەرکۆڵکە تاوان چیرۆکێکی زۆر سیر و سەمەرە هەیە ئەم دەرون پزیشکە ئەم کەسە ئەو کاتی کەوا لە کۆلێژی پزیشکی بووە تاوان هەر بە خۆبەخشی وەکو کاری پزیشکی نا وەکو خۆبەخشی وەکو هاوکاریکردن و وەکو چۆن ئیش و کارێکیش کە پارەی لەسەر وەرگرتووە چووەتە بەشەکانی دەرون پزیشکی و لەگەڵیانە چۆنە لەگەڵ نەخۆشەکانە ماوەتەوە ئەوانە ئەڵێ لەو کاتانەیە کە لەگەڵیان هەبووم قسەم لەگەڵکردن چیرۆکی زۆر سێر و سەمەرە ترۆمای زۆر سێر و سەمەرە یان باسە کرد لە ژیانیانە دوایە هاتمەوە ئەم خوێندکارێک بووە ینی ئەوە نەبووە بتوانێت تەداخڵکە بە دکتۆرانی بەشەکە ئەوانی وتو من چیرۆکی ئاوا لێ تو ئەمە چۆن نەزانیان نێماڵێ من کەتیان نامێنمەوە کە قسەیان لەگەڵەکەم سیرەکەم شتی سێر و سەمەر باسەکەن یەکێکیان بۆ نمونە ئەڵێ باوکم ڕۆژێک بۆ نمونە مەست و سەرخۆش بوو لە دایکمیدا ئەمبوڵانس هات نازانم چی ڕوویدا یەکێکی تر بە جۆرێکی تر یعنی چیرۆکی زۆر زۆر سێر ئەڵێ لەو کاتەیە تێگەیشتم کە بابەتی ترۆما بەو جۆرە نییەکەوە لە کلینیکەکانە بە دووسێ پرسیار ئایا شتێک هەیە بێزارت بکە لە ڕابردووە ئایا نازانم شتێک هەیە چۆنەڵێ بتێوێ باسی کەی و ناڕەحەتی کردبی هەر بەو سادەیی ئیشەکە ئەبێ بچیتە ژیانیانەوە ئەبێ چۆنەڵێ ئینتەرویویەکی دوور و درێژ لەگەڵیانە چەندین جەرسە بکەی هەتا بزانی ئەو بە تەجروبەی خۆی کە لەگەڵیانە بۆکو چۆنە خوێندکارێک چیرۆکی سیر و سەمەرکە ئەو چیرۆکانە لەبەرەوەی پزیشکیان دەرون پزیشکیان دەرون ناز ئەو مەجاالەی نییە ناچێتە ناو ئەو هینەوە ئەو داستانی ئەوانەوە یعنی ڕاست و ڕەوان ئەڵێ شتێکی بەزارکە وانی ئیشەکە بێ تەمان کوێشنێری هەیە واتە پرسیاری هەیە بۆ ئەم بابەتە ئیسا ئەیخێنە ڕوو دواتر کتێبێکی ترمان هەیە Treating Complex Trauma in Children and Their Families ئەمەش هەر هی جۆن برێرە بەس ئەم لە مەجای منداڵانەیە دواتر کتێبێکمان هەیە Trauma and Recovery طبعا ئەم کتێبە
نەوەتەکان نووسراوەتەوە هیچ جودیت هێرمان تاوان ئەمە وەکو باوکی ئەو دوو زانایی ترە دەروون ناس و دەروون پزیشکی پێشخۆیەتی چونکە یەکەمین کەسە بە شێوەیەکی ئاوا بەرفراوان و جامع بتوانێت لەسەر زۆر باشە ئەو سلایدە هاتە سەری زۆر باشە بتوانێت لەسەر وەکو باوکی ئەو دوو دەروون زان و دەروون پزیشکی پێشخۆیەتی بەڵام لەم کتێبەیە بە شێوەیەکی گشتی یعنی بابەتی ترۆمای زۆر قوڵ کردووەتەوە ئەوانە هەردێ لە دەروناسەکانی تر ئەڵێن ئیشەکە زۆر چۆنەڵە لەتان دەرکرد هەرچیەک بێت ئەینووسێنیتەوە ڕۆزەبی دەرونیەوە ئەوەی کە لە ڕابردووە تووشی مرۆڤەکان بوو ڤاندەر کۆڵکیش چۆنڵێ وەکو دیفاعێک لە وەڵێ دەیخۆوایە کەسمان هەیە بۆ نمونە ترۆمای بەسەراناتوی زەبری دەرونی بەسەراناتوی زەبری دەرونی گێلە زۆر سلایدی دواتر کەتیگۆریەکان یان ئەو شتانی کەوە ئەو جۆرانی کەوە جۆرەکانی ترۆما چی ینی ئەمە ترۆمامە چۆن تووشە بێ ینی ئەو جۆرانە چی یەکەم child abuse and sexual abuse واتە مناڵێکەوە لێ ئەدرێ مناڵێکەوە ئیهانە ئەکرێ و دەستدرێژی سێکسی ئەکرێتە سەر ئەم لە جۆرەکان دواتر interpersonal group violence یعنی لەناو گروپێکای بۆ نمونە لە قوتابخان هەموویان ڕێکەکەون و چۆنەڵێ ئەبیوسی تۆکەن ینی زۆر بە سەختی بە قورسی لە مناڵێک ئەدەن بۆ natural disaster کارەساتێکی سروشتی دێتت بەسە مەز بوومەرزە دێت لافاو دێ ئەمانە کارەساتی گەورن ڕۆدا ئاگر کەوتنەوە ئەبێت بۆن دواتر accident and accidents of public transport واتە ڕووداوەکانی هاتوچۆ بە شێوەیەکی گشتی ئەمە جۆرێکی ترن لە جۆرەکان ینی ئۆتۆمبیلەکە ئەکێشێ بە بوون ئۆتۆمبیلێکی کە چەند کەس بریندارە بوون و خوێن لەو ناوە و دەست کەوتووە و ئەمە جۆرێکە ترە fire and burn وەک باسمان کرد ئاگرکەوتنەوە لە ماڵە لە موسساتە لە دەموزگاکانە جۆرێک لە جۆرەکانی ترۆما rape and sexual assault دەستدرێژی سێکسی ئەوەی تر بۆ مناڵ بوتمان ئەمە بۆ گەورەیە دەستدرێژی سێکسی و گێچەڵی سێکسیش ئەبێ ئەکرێ ببێ بە ترۆما نەماوە ترۆما بۆ کەسێک بۆ نمونە چۆنەڵێ سوتا و برژاوی ناو خەم بێت ڕەنگە هەندێکشت ئاگرکەوتنەوەیەک بڵێ ئەمە چی ئەمە هەر بۆ نمونە ئاخواردنەوەی بەس بۆ کەسێکەوە چۆنەڵێ نەرمونیان و چۆنەڵێ ئەوە بارهات بێ احتیمالیە بە لە کەمترین ڕووداوە تووشی ترۆما ببێ دواتر physical attacks by unknown person یعنی بەجادەیەکە ئەڕۆی بۆ نمونە لە ناکاو مجرمێک چۆنە تاوانبارێک دەستدرێژی بۆ نە بە فیشەک یان بە لێدان ئەکاتە سەر کۆمەڵێک و وەزعێک ئەخۆڵقێنێکە ئەبێتە هۆی ترۆما بۆ ئەو دەوروبەرە دواتر domestic and marital violence واتە توندوتیژیە کە لە ناو خێزانە یعنی پیاو کە بە زۆری پیاوە لە ئافرەتەدا لە منداڵەکانیەدا دواتر سێکس ترێد واتە تیجارەتی سێکسی بینیوتانە ینی هەندێک فیلموانشتان بینوە ینی منداڵ یان گەورەتر بەکارهێنرێن و بە زۆر سێکسیان پێکری لە پای پارە داواتە تیجارەتیان پێوکری دواتر وۆر واتەش جەنگەکان کە ئێمە نسیبی شێرمان هەیە لەمەیە پشکی شێرمان هەبووە دامە لە بابەتی جەنگە ئێمە میلەتێکی چۆنەڵێن ترۆما دیدەین پرسیارێک هەیە ئەویش ئەوەیە ئەوانەی کەوە ئەگەر بیگۆڕنە سلایدی دواتر ئایا ئەوانەی کە تووشی ترۆما بن گیرێک لە ئیشەکانە هەیە بۆچی ترۆمای تریان تووشە بێ
ڕەنگە پرسیار لە خۆمان بکەین ئەم کەسانی وا هەیە لە چواردەورمان ئەیان بین هەر تووشی دەردەسەرە بێ ئایا مشکلەکە لە جینیانە ئەمانە هەر خۆیان چۆنەڵێ جینی ترۆما لە ناویانایە یان ئەوە تا ئەمە وەکو نیشانێک لە نیشانەکانی نەخۆشیەکە چۆنەڵێ تێکچوونەکەیە یعنی کەسێکە قابلیەتی هەیە بۆ ئەوەی کەوا بچێتە ئەو شوێنانی کەوا دەردەسەری بۆ دروستەکان مشکلەی بۆ دروستەکەن یعنی ئەم پرسیارە زۆر زۆر مهمە ئەیبینن لە ژیانتان ئەوانەی کەوا ترۆمایان بەسەرادێ زەبری دەرونیان بەسەرادێ زەبری تریش بەسەرانات ئایا خۆیان چۆنەڵێ قابلیەتی ئەوانتیایان ئەوە تا ئەمە یەکێکە لە نیشانەکانی نەخۆشیەکە خۆی یعنی وەکوتمان توانای کۆنتڕۆڵکردنی خۆی نییە ڕەفتارەکانەکە وەکوتمان ئەوەی کەوا ڕوا دەرگای بەفەرگر و سەلازەکە کاتەوە نانێکی زۆرەخوا هەروەها لە پەیوەندیەکان شاڕاتە ناو پەیوەندی گەلێکەوە کە هەستەکە بە کۆنتڕۆڵی خۆی نییە یعنی ئەڵێ لە پەیوەندە بۆنە ئافرەتێکە کوڕێکە پەیوەندیکی زۆر زۆر ئەبەستێ بەبێ ئەوەی ینی ئەڵێ خۆم پێ کۆنتڕۆڵ ناکرێت ینی هەندێ توێژینەوە ئەمریکا ئەڵێ ئەوانەی کەوا زیاد لە 50 پەیوەندیان هەبووە لەگەڵ ئەوانی کەیە یعنی ڕەگەزی بەرامبەرە لە سەدا سێیان حاڵەتێکی چۆنەڵێ زەبری دەرونیان توش بوو یعنی سەدا سێی ئەوانەی کەوا زەبری دەرونیان توش بووە زیاد لە 50 جار پەیوەندیان دروست کردووە لەگەڵ ئەوانی ترە لە سلایدی دوای ئەوەیە پرسیارێک دێتە پێشەوە ئایا ترۆماکە دێت پێشەوە دروستە بێ ئێمە پێی بڵین بە کەسی بەرامبەر بڵین لێتس گۆ با بڕوە لە فەرامۆشیکە لە بیریکە ئەمە استراتیجیەکە یاخود بڵین پرۆسێسیکە با وەرە بە ئەوەی کە دێت ئەو فلاش باکەی ئەو ڕووداوی کە بەردەوام ئەبێتە کابوس ئەبێتە فلاش باک باشە ئەبێتە جۆرێک بێقەراری تیاتە وەرە با پرۆسێسینگکەین یعنی بیهێنەوە باشە دانە دانە بیهێنەرەوە پێشچاوی خۆت ئەمە تەواو بە سایکۆتەراپی بە چارەسەری دەرونی یان ئەڵێن لێتس گۆ لە بیریکە ئەم دوو استراتیجە جیاوازە طبعا ئەم دوو استراتیجە ئەوە نییە دانیکان هەڵبژێن و بڵین چۆنەڵێ ئەمیان هەموو ئیشەکەمان بۆکە لێتس گۆ لە هەنێ شوێنە ئیسفادەی هەیە سوودی هەیە باشە شتێک کە تۆ ئەسڵەن لە بیرت کردووە باشە لەوە مەترسەکەوە لە ناو مێشکتا لە ناو چۆنەڵێ ئەنکۆنشیەس ماینددا ماوەتەوە و ڕۆژێک ئیشی خۆیەکە بەو جۆرە نییە هەندێک ڕووداو هەیە ئەمە وەکو ئەداپتیشن وەکو خۆگونجاندنێکی مێشک ئەسڵەن لە بیری کردووە سڕێتیەوە باشە بەڵام فلاش باکەکان کابوسەکان ئەوانی تر دوایی لە چارەسەرەکەی باسیەکەین بۆ ئەوەیەکەوە ئەڵێ پرۆسێسم کە یعنی وەرەوە بێنەوە بەرباس و قسەکردن لەبەرەوەی مشکیلەیەک لەو ژێرەیە هەیە لەو بنەوە هەیە وەرە دانە دانە ئەبێ بیخیتە بەرباز باشە پرۆسێسی کەی هەتا چۆنەڵێ لە کۆڵت بێتەوە و تێپەڕێنی بینینی کەسێک کە خۆکوژی ئەکات یان کەسێک دەسەداتە بۆ نمونە چەک و ئەوانی تر ئەکوژێ ئەمەش جۆرێکە لە جۆرەکان life threatening medical condition واتە نەخۆشیەکت بەسەرا دێ بۆ نمونە تووشی جەڵتا بیت ئەمە چۆنەڵێ life threatening تۆ خاتە حاڵەتێکەوە مردن و ژیانی تێ ئەمە جۆرێکە لە هین جۆرێکە لە ترۆما هەروەها exposure to trauma in active personnel in emergency room ئەو کەسانی کەوا لە ئیمەرجنسیەکانە لە تەواریەکانە
داوامەکەن ڕۆژانە بۆ نمونە ڕووداوی هاتوچیان بۆ تێ خەڵک کەوتوتە خوارەوە ئەمەش جۆرێکە لە ترۆما طبعا ئەم بابەتە هەر کاتێ باسێکم خۆشم جۆرێک لە فلاشباکی ئەو ڕووداوانی کە لە تەواریە بۆم هاتووە بوونونە لە قوڕە و ئەریا بوومە لە شوێنێک بووم لە قەزایەک بووم شەوان بە تەنها خۆم دەمام بوو لە تەواریەکەیە بێدەنگ بوو بە شێوەیەکی گشتی لە ناکاو دەنگی عەرەبانەی کە هاتوو نەخۆشێک بەسەریەوە و ئیتر جاری وا هەبوو شوێنەکە شوێنی ئەوە بووکەوە چۆنەڵێ چەکدارانی داعش و هێزە عێراقیەکانی تیا بوو بۆ نمونە شەوێک بۆ نمونەیەکێ لەو شەوانەکەەوە زۆر زۆر قەت لە بیرم ناچێتەوە 4 کەس لە بینی کوژرا و بریندارە لەو نیوە شەوایەکەوە تۆ شەوێکی ئارامەوە چاوەڕێەوەکی بۆ نەوردەوردە دیوتیەکەت خەفارەتەکەت تەواو بێ سەعات 3-4 شەو دایان بەسەر من نەخۆشخانەکە ئیتر هۆسەیەک بوو هەر ئەو نەبوو بە خەمارەکەەوە نێنە ناو ژووری تەوارێکەوە ئەمە یعنی بۆ ماوەیەکی دوور احتیمالی ئەوە هەیە بێ بە ترۆما زۆر باشە باسی ئەومان کرد بسل ڤان دەر کۆڵ وتی نابێت سلایدی دوای ئەوە بسل ڤان دەر کۆڵ وتی نابێت ئێمە هەر بە دوو پرسیاری ئاسان و ئەتیادی پێش ئەوە ئەگەر ترۆماتیک ئەکسیدنت کوشنێر نابێت بە دوو پرسیاری ئاسان و هین بڵێن لە ڕابردووە هیچ دووەسەرا هاتووە هیچ شتێکی بێزار کاکە لە ڕابردووە ڕوویدا بێ نابێت بەم جۆرە سادەیە ئیشەکە بڕوانی ئەی چۆن بڕوانین هێواش لەسەر خۆمان پرسیار لە ئەو کەساکەینکەوە چۆنەڵێ بێتە کلینیک و چاوپێکەوتی ئینتەرڤیو لەگەڵاکەین چۆن بۆ نمونە یعنی پرسیاری زۆر زۆر سادە دەست پێکەیت و بۆ نمونە ئەڵێی کاتانێکەوە بە بیرت بێ لە قوتابخانەیە بیرت دێت دایکت بەڕێتی کرد بێ نانی بەیانی بۆ ئامادەکرد بێتی باشە دەستی بەسەرا هێنابێتی بۆ نمونە کێشەتان نەبوو بێ لە کەمی خواردنە باشە باوکت تەواجودی هەبوو بێ لەمە وردە ئاوە سەرەکەوی سەیرەکەی کە چۆنەڵێ کودەڵێ دڵی خۆی بۆتە کاتەوە ئەڕۆیتە پێشەوە نەک ئەوەی شتێکی لە ڕاوردووە بێزاری کردوی ئەوی شەڵێ نا ینی بۆ جۆرن بەس کە ئەڕۆی وردە ئەم پرسیارە وردانەی لێکەی ئەچیتە ناو ژیانیەوە باشە زۆر شتت بۆ ڕوونەبێتەوە بۆ منە لێران نووسێتی I generally feel safe and cared for واتە من لە ڕابردوو هەستەکەم یعنی مناڵیم هەستەکەم سیف بوومە ینی پارێزراو بوومە باشە و گرنگیان پێم داوە بۆ نمونە ئەوەی تر ئەڵێ someone made sure I got up in the morning and went to school یعنی من دڵنیا بووم دایمە لەوەی کەوا کەسێک هەیە بەیانان من هەڵەسێنێ خۆ ئەمنێرێ لە کاتێک چون بۆ خوێندنگەیەواتە جۆرێک لە گرنگی پێدان ئابوو یەکسەر ئەمانە پڕی هەستەکەی ڕابردوویەکی هەیە بۆ بێهینە وردە پرسیارەکان قورستر و هینترەکە ینی بە شێوەیەکی هێواش و لەسەر خۆ سلایدی دواتر ئامارێکە لەسەر ئەمریکا تەماشاکەن چەندێک زۆرە ترۆما سێکشوال ئەبیوز لە ئافرەتانە لە ڕەگەزی مەیە 20-25% گەلێ زۆرە یعنی سێکشوال ئەبیوز تەنها ئەساڵت ناواتە یەچەڵی سێکسی نا ئەبیوز واتە دەستێژی لە پیاوانشە 10-20% طبعا ئەم مناڵان زیاتر چۆنەڵێ ریسک فاکتەریان هەیە بۆ ئەوی تووشێنەوە دوای فیزیکال ئەبیوز 10-20% چەندێ زۆرە کار ئەکسیدنت تەماشاکەن هەر ئەمە خۆی تۆمایەکی گەورەیە ڕووداوی هاتوچوو من ینی وەکو تەجروبەیەکی خۆم ماوەیەکی پێش ئێستا کە هاتم بۆ هەولێر هاتوچۆکەم لە کەرکووکەوە تووشی کار ئەکسیدنت بوو هاتە ڕووداوی هاتوچۆ کە سەرەتاکانی زۆر حاڵەتێکی ناخۆشە 20% گەلێ زۆر
یعنی لە هەموو ژیان ئەگەر تەماشا بکەین 20% خەڵک تووشی ئەم حاڵەتانە جۆرەکانی جایسە دێنە سەر DSM-5 جۆرەکانی ترۆما و سترێس ریلیتد دیزۆردەر زەبری دەرونی ئەو تێکچوانەی کە پەیوەندی بە سترێسەوە هەیە ئەمانن تەنها ناوەکانی ئەڵین ئێمە دەچینە سەر پۆست ترۆماتیک PTSD پۆست ترۆماتیک سترێس دیزۆردەر واتە زەبری دەرونی پاش واتە سترێسی پاش زەبری دەرونی reactive attachment disorder, disinhibited social engagement disorder, post-traumatic stress disorder, acute stress disorder, adjustment disorder, prolonged grief disorder. لێرەیەک نۆتەکەی ئەو نۆتە گرنگە ئێمە باسیکەین ئەوە جۆرەکان بوو ئێمە ئەو نۆتە زۆر بەراوانە گرنگە ئەڵێ placement of this chapter reflects the close relationship between these diagnoses and disorders in the surrounding chapter بۆچی ئەم چاپتەرەیە لێرە دانراوە لە بینی anxiety disorder تێکچوونەکانی دڵڕاوکێ تێکچوونەکانی وەسواس تێکچوونەکانی dissociation وتمان ئەوەیە کەواکە هەست بە غەریبی خۆت بە چواردەورەکەت یان غەریبی چواردەورەکەت بەرەو خۆتەکەی یعنی دانانی ئەم چاپتەرە لێرە معناکەی ئەوەیە کەوا ترۆما لەگەڵ ئەمانەیە پەیوەندیکی تەنگاتەنگی یعنی زۆر پەیوەندی هەیە یعنی ئەوەی کە تووشی ترۆما بێ زۆر نزیکە تووشی ئۆبسێشن ببێ تووشی ڕاڕایی ببێ تووشی دڵڕاوکێ ببێ تووشی دیسۆشیشن ببێ زۆر باشە چاپتەری دواتر ئێمە دێین سەر PTSD کاتەکەمان زۆر سەری ئەڕوا هەوڵە دەین کرایتیریاکان واتە ئەوانی کەوە لە DSM-5 باس کراوە چاپتەری دواتر سلایدی دواتر ئەگەر زەحمەت نەبێ و دواتریش دایگنۆستیک کرایتیریامان هەیە واتە ئێمە چۆن بزانین کەسێک تووشی PTSD بووە واتە ترۆمایکی بەسەرە هاتووە باشە چۆن بزانین تووشی PTSD بووە واتە سترێسی دوای زەبری دەرونی واتە یەکێ لە خاڵەکان هەر لێ ئێستاوە پێتان بڵێم ئەبێ لە مانگێک زیاتر بێ لەبەرەوە ئێمە لە جۆرەکانیا دانێکمان هەیە گەر بڕۆینە سەرەوە وتمان acute stress disorder ناوە acute stress disorder ئەبێت لە ماوەی مانگێکا بێت یعنی نیشانەکانی هەمان PTSD-ە acute واتە چۆن لە کورتخایەن یان بڵێ شتێک لە ئێستایە بڵێن هەمان نیشانەکانیان هەیە بەڵام ئەم تا 6 مانگ یەک مانگە ئەوەی تر تا 6 مانگڕەوە لە مانگێک زیاتر و بۆ 6 مانگ ئێستا دێین خاڵەکان باسەکەین یەکەم شت ئەڵێ the following criteria apply to adolescent and children over than 6 years واتە ئەمە باسەکە باسی 6 ساڵ بەرەو سەرەوەیە کرایتیریای 6 ساڵ بەرەو خوار ئێستا هیچ مەجای ئەوە نییە لەبەرەوەی هەمووی 20 دقیقمان ماوە باسی بکەین کەواتە باسی 6 ساڵ بەرەو سەرەوەیە یەکەم خاڵی ئەی کە چۆنەڵێ پۆینتی هەیە exposure to actual or threatened death واتە ڕوبەڕووبوونەوەی مردنێکی حەقیقی باشە حاڵەتێکەوە هەستەکەی کە ئەمە تووشی دێفە بین واتە ئەمرین باشە serious injury واتە برینداریەکی چۆنەڵێ حەقیقی و تند sexual violence in one or more of the following ways یان دەستدرێژیی سێکسی واتە لە یەکێک لەم حاڵەتە لە یەکێک لەم ڕێگانی خوارەوە یەکەم شت directly experiencing the traumatic events یەکەم شت تۆ ڕاستەخۆ خۆت تەجروبەی حاڵەتەکە بکەیت واتە ڕووداوی هاتوچووە بێ ئیتر ئەو خۆت ڕێک لە ناو ئیشەکەی باشە تو
تووشی سێکشوال ئەبیوس دەبیتەوە خۆت توش بوویتەوە نەک کەسێک لە بەردەم تا ڕێیب بکرێ بۆ نمونە دەست دێژی سێکسی بکرێتە سەر باشە کەسێک هجوومی بۆ هێناوە بۆ خۆتی هێناوە واتە ئەکەم شت دایرەکتلی ئەکسپێرینسی ڕاستەوخۆ خۆت لە ناو تەجروبەکەی باشە دووهەم witnessing in person the events as it occurred to others ئەمەیان نە تۆ وەکو شاهد عینێکی لە شوێنەکەی لە ناکاو دوو سیارە کێشن بەیەکە دوو ئۆتۆمبیلە کێشن بەیەکە و قاچ ئەپەڕێ و خوێن ئەڕژێ لەو ناوە ئەمە تۆ وەکو ویتنسێکی وەکو چۆنەڵێ شاهدێکی لەو دووهەم learning that the traumatic events occurred to a close family member or close friends یانچی تەلەفۆنت بۆکان باشە لە دەرەوەی دەڵێن بۆ نمونە ڕووداوی هاتوچۆ بوو هەموو نمونەکان ڕووداو هاتوچۆ بوو ڕووداوی هاتوچۆ بوو دایک و باوکت بۆ نمونە خوا نەخواستە دووربوون لە بەڵا تیا مردوونە ئەمە ترۆمایە خۆت نەبوو لەوێ وەکو شاید نەبوو خۆشی تیانی بەس کەسێکی نزیکی خۆتە ئەڵێ لە کەیسی مردنی حەقیقی و باش مردنی حەقیقی یان ڕووداوێکەوە چۆنەڵێ threatened بێت واتە زۆر زۆر مەترس ئەربێت بۆ خانەوادەکەت یان کەسێکی نزیکت هاوڕێیەکەت ئەبێ چی بێ ئەبێ ڤایۆلەنت یان ئەکسیدێنتاڵ بێ واتە شتێکی لە ناکاو بێت وان چۆنڵێ توندوتیژی بێت چوارەم شت experiencing repeated or extreme exposure to aversive details of the traumatic events ئەمەیان کەوە نمونەیەکم هێنایەوە ئەوتم ئەوانەی کە لە بۆ نمونە لە تەواریەکانان یان ئەوانن کەوا لە بەرەکانی جەنگ دکتۆریەکان پەرستاریەکەن باشە یان ئەوانن کەوا دوای ئەوەی تەقینەوە بێ ئەچن چۆنەڵێ لاشەکان کۆکەنەوە یان پۆلیسە بۆ نمونە هەموو ئیشەکەی ئەوەیە ئەچێتە سەر حاڵەتی کوشتن و بڕین و ئەوان زۆر باش ئەمە خاڵی ئەی کە ئەم چوار خاڵی ئەم چوار ڕێگەی تیا بوتمان حاڵەتێکە بابەتەکە بابەتی ڤایۆلێنسە بابەتی برینداریە بابەتی مردنە هەست بە مردنکردن باشە لێرەیە نۆتێکی باس کردووە ئەڵێ خاڵی چوارەم لە A does not apply to exposure through electronic media, television, movies or pictures unless this exposure is work related. ئەمە نابێ ینی بابەتەکانی لە سۆشال میدیا و نازانم موڤی ئۆما ئێستا هەندێک کەسێ وەک بڵێ ئیدمانی فیلمی ترسناک بوو ئەوانە بووە هۆڕەر بووە ئەڵێ ئەمەیان نە خاڵی دواتر خاڵی B presence of one or more of the following intrusion symptoms associated with the traumatic events beginning after the traumatic events occur يعني هەندێ سمپتۆم هەیە هەندێ نیشانە هەیە کەەوە چۆنڵێ ئینتروژنە ینی بەدەستی خۆت نییە کە دێ بەمێشکە کە ئەمانە یەکەم شت ریکەرنت involuntary recurrent واتە چی دووبارە بووە involuntary بەدەستی خۆت نیە and intrusive distressing memories of the traumatic event واتە وەک بڵێن فلاش باکەکەی بە کورتی یعنی بەدەستی خۆت نییە دووبارە ئەبێتەوە زۆریش دیسترێت بۆ دروستەکە ناڕەحەتیت بۆ دروستەکە ڕووداوەکان ئەو زەبرەی ئەو حاڵەتی کە بۆ سەرداهاتوو ئەو ڕووداوە هاتوچۆیە ئەو کوشتنە دێتەوە مێرد لێرە نۆتێکەیە تێبینیەکەی ئەڵێ in children older than 6 years repetitive play may occur in which themes or aspects of the traumatic events are expressed يعني هەستەکەی یاریەکە دووبارە کاتە وەکو هینەکە وایە وەکو ڕووداوە کە وایە کە سەریا هاتووە يعني مناڵێکە لە 6 ساڵ گەورەترە يعني تەمسیلی ڕووداوەکە کاتەوە دواتر خاڵی دووەم
recurrent distressing dreams in which the content and or effect of the dream are related to the traumatic events. واتە خەوی پێوە بینی ینی ڕووداوەکان وەکو خۆی لە خەودا دێت کابوس بە کورتەکەی. دوبارە نۆتێتر هەیە in children there may be frightening dreams without recognizing content. واتە لەم ناڵە شەرت نییە کۆنتێتەکە محتەواکە پێکهاتەی خەوەکە وەکو ڕووداوەکە بێت هەر خەوی ترسناکە بینێ بۆ نمونە. سێم شت dissociative reactions ئەمە فلاشباکەکەیە in which the individual feels or acts as if the traumatic events were occurring. ئەمەیان لە حاڵەتی ببوو لەسەرەوە باسی فلاشباک کرد ئەوان فلاشباکنی ئەمەیان فلاشباک ئەوەیە کە تۆ بەخەبەری باشە بیرۆکەکە دێتەوە مێمۆریەکە دێت لەگەڵیش هەستەکەی لەگەڵایە یعنی کامل تەفاصیل تۆ وازانی کە ڕوو ئەداتەوە ڕووداوە کە فلاشباک ئەوەیە باشە وەکو خۆی ڕوو ئەداتەوە. دیسان نۆتێکی تر هەیە تێبینیەکە ئەڵێ دیسان ئەڵێ in children trauma specific reenactment may occur in play. دووبارە ینی ئەینوێنێتەوە ینی ڕووداوەکان دووبارە ئەکاتەوە لە مناڵانە یعنی وەکو بڵێ وەکو ئەکتەرێک ئەو ڕووداوی کە ڕووی داوە دووبارەی کاتەوە. سلایدی دواتر intense or prolonged physiological distress واتە حاڵەتێکی فیسیۆلۆجی قۆرس لەگەڵ prolonged واتە درێژخایەن لە مرۆڤەکەی ڕووەدا لە کاتێکە کە internal or external واتە حاڵەتێکی دەرونی نیشانێکی دەرونی لە مێشکی خۆیانی بۆ نمونە دێتەوە بیری یان ئەچێت شوێنێکە شتێک بیر دێتەوە لەسەر ئەو ڕووداوە باشە ئەم حاڵەتەی بەسەرا دێت واتە ناڕەحەتیشی فیسیۆلۆجی ببورن سایکۆلۆجی دواتر فیسیۆلۆجیە. سایکۆلۆجی یانی چی یعنی لەو کاتێ جۆرێک لە تووڕێی جۆرێک لە بێزاری جۆرێک لە ئەوەی بەسەرادێ کاتێک چۆنەڵێ بەبیری دێتەوە یان شتێک لە دەرەوە چۆنەڵێ بیری ئەوە خاتەوە کە بەسەریا هاتووە. دوایی مارکت فیسیۆلۆجیکال ریاکشن ئەمەیان حاڵەتی جەستەی یعنی فیسیۆلۆجیە بۆ نمونە دەمارەکان گرژە بن بۆ نمونە لێدانی دڵی زیادە بێ ئەمە حاڵەتە فیسیۆلۆجیەکەی. دواتر persistent avoidance of stimuli associated with the traumatic events واتە خۆبواردن ئەوەی کە پێشتر لە سەرەتا هەر ترۆمامان بە شوەیەکی گشتی باس کرد یعنی خۆ ئەبوێرێ لەو شوێنی کە ڕووداوەکەی لێ ڕوویداوە ئەمەش بە یەکێک لەمانە one or both of the following یەکێک لەم دوانە بۆ نە avoidance of or effort to avoid distressing memories یعنی خۆی ئەبوێرێ یان هەوڵ ئەداکەواچی هەر شتێکەوە هەر مێمۆریەکەوە چۆنەڵێ ناڕەحەتی بکە و پەیوەندی بۆ مێمۆری بێ thought بێ واتە بیر بێ هەست بێ ئەوەی کە پەیوەندی بە زەبرە دەرونیەکەوە هەبێت. دواتر avoidance of or effort to avoid external reminder هەر شتێک باشە بۆ نە کەسەکە ئەبینێ کەسێک دەست درێژی سێکسی کردو دەستەریان لی داوە باشە لە شوێنێک ئاوای لێ هاتووە ئەم خۆیە بێرێ لە بینینی کەسەکە لە بینینی شوێنەکە ئەسڵەن ناچێت بۆ شوێنەیە باشە. conversation ناچێتە چۆنەڵێ conversationێکە وتوێژێکەوە کەوە جۆری ئەو وتوێژەیەکەوە بۆ نمونە کەسەکە کە دەست درێژی سێکسی کردووەتە سەر پێشتر لە چی وتوێژێکا بوونە. زۆر باش. حاڵەتی خاڵی دی negative alteration in cognition and mood associated with the traumatic event واتە
کۆگنیشنی ئیدراکی و میزاجی بەرامبەر ڕووداوێکی ئەو ڕووداوە ئەو زەبری دەرونیە ئەو ترۆمایە ئەگۆڕێ. دواتر ئەڵێ beginning or worsening after the traumatic events occurred as evidenced by two کە بە یەکێک لەم دوو ڕێگایی خوارەوە سلایدی دوای ئەوە باسی ئەوەکە کە چۆن لە ڕووی ئیدراکەوە لەگەڵ مودیا واتە میزاجە چۆن ئەگۆڕێ. یەکەم inability to remember an important aspect of the traumatic event. هەندێک جار کە ئەتەوێ پرسیاری لێ بکەی ڕووداوەکەت بۆ باسکە هەندێک لە جانبەکانی یان بەشە گرنگەکانی ڕووداوەکە ئەستان لە بیریەچێ باشە، یعنی کاریگەرەکەی ماوە بەس ئەوێ بیهێنێتەوە پێشچاوی خۆی ئەو حاڵەتەی نایەتەوە بیر. یعنی وەکو وایەکەوە کەسێک کە ئەلکۆهۆل ئەخواتەوە دوای ئەوەی کەەوە ئەلکۆهۆل ئەخواتەوە ڕووداوەکانی بین نامێنێ ئەو دانیشتن و ئەو ڕووداوانی کەوا لێداوە وای هیچی نەکردوێت باشە. دواتر persistent and exaggerated negative beliefs or expectation about oneself. ئەمە حاڵەتێکی زۆر ناخۆشە، یعنی چۆنەڵێ بیرکردنەوەیکی نەرێنی بەرامبەر خۆی، چاوانێکی خراپ بەرامبەر خۆی. بۆ نمونە ئەڵێ چی ئەم بات من ئەسڵەن هەر کەسێکی زۆر خراپ، من هەر سوودم نییە. no one can be trusted. کەس ناتوانی متمانە بە کەس بکەین بێ متمانەی تیا دروستە بێت. the world is completely dangerous. دنیا هەمووی چۆنەڵێ ترسناکە و مەترسیدارە. تەماشاکەن سەی لە ڕووی ئیدراکیەوە لە ڕووی معریفیەوە چ مشکلێکی بە دروستە بێ. یان من خراپم باشە ئایم باد باشە، ینی گیرەکە لە منایە مشکلەکە لە خودی خۆمایە، یان ئەوە تا دەوروبەر دنیا زۆر نائارامە. دواتر خاڵی سێم persistent distorted cognitions about the cause of or consequence of the traumatic events that lead the individual to blame himself or herself. واتە بۆ نمونە ئەمە لە حاڵەتی بۆ نمونە ئەمە نمونەیەک بۆتە بێنمەوە ئافرەتێک دەستدرێژی سەکسیەکە ئەکرێتە سەری بۆ نمونە دێت هەندێ چۆن ئەڵێ هۆکار یان شت باسەکە کە نابێتە هۆکاری بۆ نمونە بلەیمی خۆیەکە واتە سەرزەنشتی خۆیەکە خۆی بە تاوانبار دانا بۆچی من جلێکی وام لەبەرکردبوونە جلێکی سوورم لەبەر جلی سوور کەی نیشانەی ئەوەیەکەوە بێن دەستدرێژی بکەنە سەر تۆ باشە. یعنی لێکدانەوەکانی ڕووی ئیدراکی و لە ڕووی معریفیەوە دیستۆرشنی تێکەوە، یعنی تەشەوه، یعنی ئەشێوێ لەبەرکردنی جلێکی چۆنەڵێ مۆدێل یان بە هەر جۆرێک نیشانەی ئەوە نییەکەوە بێن پەلاماری تۆ بدەن ئەو وای لێکەداتەوە من خەتای خۆم بوو بلەیمی خۆیەکات سەرزەنشتی خۆیەکە. persistent negative emotional state بە شێوەیەکی یعنی بەردەوام جۆرێک لە ترس جۆرێک لە خەوف باشە لە تووڕەیی لە هەستکردن بە تاوان هەستکردن بە شەرمی بۆ دروستە بێ. پێنجەم markedly diminished interest or participation in significant ئەمە ئەنهیدۆنیایە واتە خۆشی ئەڵی وەرە بەشداری مامکە دڵمانە بچین بۆ سەیرانێک دانیشتنێ بکەین ئەڵێ کەسی ببێ ینی چۆن ئەڵێ بە هیچ جۆرە ئینترستی نەماوە ینی هیچ خۆشیەک نەماوە. feelings of detachment or estrangement from others واستەکە ئەوان کرد لە سەرەتایە باسماکرە و خاڵانە تقریبان ئەمانەی و چۆن ئەڵێ بە تەفاسیلی هەست بەوەکەکەوە لەوانی تر دابڕاوە باشە ئێمە لەگەڵ ئەوانی دەوروبەرەکە دائانیشین قسەکەین هەست بە ئەتاچمنتەکەین هەستەکەی نزیکین لێیانەوە ئەو هەستەی بۆ دروست نابێ ئینی هەستەکە زۆر من و ئەوان جیاوازین من شتێکی ترم زۆر باشە. حوتان خاڵ persistent inability
to experience positive emotions ويعني ناتوانێت تەجروبەی خۆشی بکات باشە ناتە تەجروبەی خۆشەویستی بکات تەجروبەی ئەوە بکات کە من ڕازیم satisfaction سلایدی دواتر پێم وایە کاتەکە بەرەو کۆتایی ڕوا هەوڵ بدەین بگەین چارەسەر چەند شتێک لەسەر چارەسەریش باس بکەین پێم باشە دواتر خاڵی market alteration in arousal and reactivity associated with the traumatic event. لەبەرتای باسمان کرد hypervigilance وتمان کەچیە کەسەکە چۆنەڵێ زۆر گوێ قوڵاغی ینی هەر شتێک ڕووەدا دەنگێک دێت بۆ نمونە هۆڕنێک لێ درێ ئەوە چی بوو ئەبێت چی ڕوویدابێت بۆ نمونە تەقەی دەرگایە دێک چۆنەڵێ هایپەر ئەراوزاڵی ینی زۆر حساسە ئەمە بە کورتی اینجا ئەڵێ as evidenced by two of the following اینجا باسی ئەوەکە irritable behavior and angry outburst irritable behavior واتە یعنی تۆ داوای شتێکی لێکەی بۆ نمونە یان شتێکی پێڵەی ئەو جوابدانەوەکەی زۆر irritable زۆر هەڵچوونەکەی لەوە زیاترە یعنی ڕخنێکی بەسیتی لێگی باشە angry outburst يعني هەندێجا with little or no provocation يعني قسەیەکی بچووکت کردووە ڕخنێکی بچووکت کردووە ئەو تووڕەبوونێک ئەتەقێتەوە ینی تەقینەوەی لە تووڕەبوونیا ڕووەدا هەر ینی زۆر ئەڵێ ئەمە چییە بۆ بکرد typically expressed as verbal or physical aggression هەندێجار ینی تووڕەبوونی بە تووڕەبوونەکە لە وتن دەرەچێ ئەکەوێتە سەر ئەڵتی فیزیکی و ینی دەست بۆشاندن و ئەوەش reckless or self-destructive behavior یعنی چۆنڵێ بێباکی چی ڕوو ئەدا با ڕوو بدا ژیان چی تیانەماوە ینی بۆ self-destruction behavior هەندێک شتەکات بۆ نەجگەرێکی زۆرە کێشێ ئەڵکوهۆلێکی زۆرە خواتەوە ینی خۆی ئەوێ خۆی تەدمیرکە hypervigilance exaggerated startle واتە بۆ نمونە لە دەرگادانێک یان هۆڕنێک حاڵەتی زۆر تێکەچێ problems with concentration تەرکیزی ئەسڵەن نامێنێ یعنی ناتوانێت تەرکیز لەسەر قسەکانی بەرامبەرەکەی بکات باشە لە کۆتاییشە sleep disturbance کە کێشەی لە خەوا بۆ دروست دەبێت خاڵی F سلایدی دواتر ئەڵێ duration of disturbance خاڵی B ئەڵێ خاڵی B C D و E دەبێت لێک مانگ زیاتر بێ وەک وتمان acute stress disorder جیازەکەی لەگەڵ ئەمەیە چییە ئەو لە 3 ڕۆژەوە بۆ مانگێکە بەڵام ئەم ئەوێ لە 1 مانگ زیاتر بێ دواتر ئەڵێ the disturbance ئەم خاڵە لە هەموو نەخۆشیەکانی دەرونەکانە هەیە ئەبێ ئەم حاڵەتە ببێتە هۆی ئەوەی کەوا کێشەی بوو لە سۆشیال لە ڕووی کۆمەڵایەتی لە کار و پیشەیە لە وەزائیفی بۆ دروست بێ دواتر ئەم حاڵەتانە بەهۆی حاڵەتێکی تەندروستیەوە یاخود حاڵەتێک کە مێدیکیشن یان واتە چارەسەر یان ئەلکۆهۆل یان مادەی هۆشبەر دروستی نەکرد بێ differential diagnosis چییە؟ differential diagnosis واتە ئێمە بێ ئاگادار بین کەوە هەندێ چۆنەڵێ تێکچوونی تر هەیە لەمانەوە نزیکن ئێمان تێک نچێ ئەو خاڵانەی کەوە باسمان کرد ئەبێ چۆنەڵێ سیفاتەکان بیگرێتەوە بۆی ئێمە جۆرێک لەوەمان بۆ دروست نەبێتەوە بکەوینە هەڵەوە ئەوانەش بۆ نمونە لەوانە تێکچوونی کەسەیەتی بۆ نمونە بابەتی خەمۆکی بابەتی ADHD بابەتی جۆرەکانی تری ترۆما جگە لە PTSD باشە یعنی ئەمە پێوتێت differential diagnosis لە هەموو نەخۆشیەکە differential diagnosis هەیە باشە باس دەکرێت سلایدی دواتر comorbidity واتە کەسێک گەر
تووشی ترۆما بوو احتیمالی هەیە تووشی چی تریش بێت باشە چی تری لەگەڵا بێت دیپرشنی لەگەڵا دێت باشە خەمۆشی دووجەمسەری جۆرەکانی ئەنگزایەتی و دڵڕاوکێ باشە یەکێتر لەوانە سەبستانس یوز دیزۆردر ئەمانە زۆر معڕەزن بۆ ئەوەی کەوە چ بن مادەی ئەلکۆهۆل بەکاربێنن بچن پەنابەن بۆ کریستاڵ پەنابەر بۆ ماریجوانە پەنابەن بۆ مادەی هۆشبەر بە شێوەیەکی گشتی ئەمە کۆمۆربیدیتیەکانە واتە ئەگەر تووشی PTSD بووی واتە ترۆمات بەسەرا هات و تووشی PTSD بووی احتیمالی هەیە تووشی ئەمانەش ببیت دواتر دێنە سەر چارەسەر بە شێوەیەکی گشتی وتەیەکی ڤاندەر کۆڵکەیە هەمیش لە تەبەن لە ئیکێ لە مامۆستاکانیەوە باسیەکە بسل ڤاندەر کۆڵ کۆتینگ ئێلڤین سێمرات ئەڵێ دائما ئەم وتەی پێمانەوت we had only one real textbook he said our patients ترۆما بینیتان خاڵەکان چەندێ زۆر بوو ئەسڵەن بێزار بووین کە خوێنمانەوە باشە هەر خاڵێک چەند خاڵێکی لە خوارەوە بوو هەندێکیان حەوت و هەندێکیان پێنج و هەندێکیان چوارەوەوانە هۆکارەکە چییە ئەڵێ ئێمە تێکستێکی حەقیقیمان هەیە کە ئەویش نەخۆشەکە خۆیەتی باشە یعنی هەر نەخۆشە و حکایەتێکی خۆی هەیە ئێمە بێ بچینە ناو ئەو حکایەتەوە باشە وردەکارەکانی ئەو حکایەتە بێنینە سەرباس و بینە سەر و قسەی لەسەر بکەیت زۆر باشە سلایدی دوایەوە مانجمنت یعنی چارە سەر چیە لێرە یەکەم خاڵ کە لە سارەسەرا باسەکری ئەمە سەر باس سایکۆ ئێجوکیشنەکەین سایکۆ ئێجوکیشن واتە چۆنەڵێ لە ڕووی زانیاریەوە زانیاری دەروونناسی باشە پەروەردەی دەروونناسی چۆن چی لەسەر ترۆما بۆ باس بکەین باشە ئەمە یەکێکە لە یەکەم خاڵەکان کەوا لە هەر جۆرێکە لە CBT بێت باشە لە EMDR بێت باشە ئەمە جۆرەکانی چارەسەری دەرونین بۆ ترۆما چارەسەری زەبری دەرونی EMDR بە CBT بێ لە مایندفولنس بێ هەر کامێکیە بێ ئەبێ ئێمە بە سایکۆ ئێجوکیشن دەست پێ بکەین واتە بە ئەو زانیاریە هەڵانە یان ئەو زانیانەی کە پێویستە ئەمە بیدێنە نەخۆش باس بکرێت ئەمانەی تریش ئەمە جۆرەکانی تری چارەسەری دەرونین distress reduction and affect regulation یعنی ئەمە چۆنە بنەماکانی ئەو چارەسەرەیە کەوا ئێمە بۆ کەسێکی ترۆمایکن تەماشا بکەن لە خوارەوە باسی چیمان کردووە بایۆلۆجیکال تریتمنت واتە دەرمانمان کردووە یعنی دەرمان بە کورتیەکەی هەندێک جار خراپیشە هەندێک جار خراپیشە واتە بۆ نمونە ئەو فلاشباکی بۆ دێ ئەو سترێسی هەیە ئەو نازانم چی هەیە تۆ دازیپام ڤالیۆمی کێدەیتێ لۆرازیپام دەرمانی کێدەیتێ ئەوەی چۆنەڵێ کورتخایان خەفاکەی چۆنەڵێ کەمێکیتەوە بەس نابێ ئەو نیشانانە بێتە سەرەوە و چۆنەڵێ چی بکەین پرۆسێسی کەین سلایدی دواتر بەزی سایکۆ ئێجوکیشن دەکەین بە شێوەیەکی خێرە ئێمە چی ئەتوانین لە سایکۆ ئێجوکیشنە بۆ نەخۆشەکەی بکەین چی بۆ باس بکەین ئەو تەبان ئەمە لە جەلسەیەکەوە بۆ 4 جەلسە ئێمە ئەبێ خەریکی ئەمانە بین یەکەم شت prevalence of trauma in society یەکەم شت ئەبێ پێی بڵێین کە ئەمەی کەوا بەسەر توێ هاتووە ئەوە نییە کەوا تۆ کەسێکی عەجیب و غەریبیت هەر بەسەر توێ بێت بەسەر خەڵکیشی زۆر دێت وەکو باسمان کرد سێکشوال ئەبیوز تا 25% لە خانمانە ئەبێت خانمێک دێتە لات ئەبێ باسی ئەم چۆنڵێ داتایی بۆ بکەیت ئەمە تەنها تۆ نیت ئەو ئێستا هەستێکی لا دروستە بێت کە ئەڵێ تەنها منم ئەم نەکبەتیان بەسەرا هاتووە تەنها منم شتی ئاوا بەسەرما دێت کە باسی ئەمەی بۆ کە ئەڵێ 20% خەڵک ئیماری هەیە تووشی ئەم باشە دووهەم هەندێ
میث هەیە میث واتە هەندێ باوەڕی هەڵە هەیە هەندێ چۆنڵێ وەک داستان وایە دروست کراوە لە بابەتی ترۆمایەکێ لەوانە ئەوەیەکەوە خەتای خۆتە باشە ئەوەی کە باسمان کرد جلێکی وەهات لەبەرکردبوون نەبوو ئافرەتێک بەهۆی ئەوە دەستدرێژی کرایە سەرت باشە و حاڵەتێک جۆرێک لە حاڵەتی چۆن لە سەرزەنشتی خۆی و خۆ بە تاوانبارزانین ئەبێ بڵێین بابەتی ترۆما و دەستدرێژی و ئەمە زۆر زۆر لەوە ئاڵۆزترەکەوە ئەوەندە سادێکینەوە سادەکردنەوەی بابەتەکە سادەکردنەوەی بابەتی ترۆما لەسەر ئەوەی کەوە خۆت خراپیت و کەسێک دێت دەستدرێژی کاتە سەرت بەڕاستی ئەوە چۆنەڵێ یەکێکە لەو میثانە جۆرێکە لەو چۆنڵە بە هەڵەتێکی شتانەی کەوە دروستە بێت دواتر ئەو کەسێک کەوە دەستدرێژەکە ئەکاتە سەری ئەتوانین ڕووکردنەوەی بۆ بدەین بۆ نمونە ئەڵێن احتیمالی ئەو کەسێکەوە دەستدرێژی کردبێتە سەری خۆی ڕابردووی هەبێ ڕابردووی دەستدرێژی سێکسی کرابێتە سەری خۆی لە خانەوادەیەکی چۆنەڵێ ناڕەحەت و وێرانەوە هاتبێ ڕێ خۆی چۆنەڵێ نەخۆشی دەرونی هەبێ کە ئەمانەی بۆ باسەکەی تۆزێک چۆنەڵێ جۆرێک لە ئینسایت و خوداگایی بۆ دێتەوە پیشاو ئیشەکان ئەوە بە سادەیی نابینێ من تاوانبارە من خۆم دەرخست من کەسێکی هیچ لە بارانە بووم هات بۆ نەدەستدرێژی کردە سەرمیان بەو جۆرە دواتر immediate reaction to trauma هەندێک حاڵەت هەیە لە کاتی ترۆمایە بەسەر کەسەکەیە دێت وەک ئەوەی کەوا باسمان کرد کە واستەکە غەریبە بە چواردەوەری و چواردەوەریەکەشی لەگەڵ ئەوە غەریبن باسی ئەوەی بۆکەین ئەڵێن هەر کەسێکیش ئەمەی بەسەرا بێ و حاڵەتی بەسەرا بێ ترۆمای بەسەرا بێ و ئەم شتانەی بەسەرا دێت تۆ کەسێکی عەجیب و غەریب نیت تۆ کەسێک نیت کەوە چۆنەڵێ خەتای خۆت بێت تەبیعەتی ترۆما وایەکەوە کەسەکە ئەم شتانەی بەسەرا دێت بۆ ئەوەی جۆرێک لە غەریبی بە کەسەکەەوە دیار نەبێت کە من کەسێکم دەردی هیچ ناخۆم یعنی من ئەوەندە خراپم کە شتێکی ئاوا بەسەرما بێت حاڵەتێکی تر هەیە لە دەستدرێژی سێکسی ئەمە زۆر زۆر سەیرە طبعاً ئەمە ئەبێتە هۆی سەرزەرشتی دەوروبەر بۆ کەسەکە ئەڵێ لەو کاتەیەکەوە دەستدرێژی سێکسی کراوەتە سەرت بۆچی جۆرێک لە چۆنەڵێ ڕسپۆنس بووە لە ڕووی فیسیۆلۆژیۆ تۆش چۆنەڵێ کاردانەوەتە بووە جۆرێک وەک بڵێ پێت خۆشە ئەمە ئەبێتە هۆی ئەوەیەوە چواردەورەکەش دەڵێن خۆت حەزت لێ بووکە چۆنەڵێ سەر ئەم دوو خاڵەمان ماوە خاڵی ئەخیر پێش ئەخیر late effects of trauma هەندێ چۆنەڵێ نیشانە دەرەکەون کە تاخیرە بن باشە درەنگ دەرەکەون دەبێ جۆرێک لە سایکۆ ئیدوکیشنمان هەبێ بۆ ئەو نەخۆشەکە چۆنڵێ وەکو پاشخانێک بۆی دروست بکەین کۆتا خاڵ ئەوەی کەوا تەشیدم باسم کردو ئێستا تەشیدی لێکم ئەویش ئەوەی symptom reframing as a trauma processing process واتە بە نمونە بۆتانێن کاتێکە نەخۆشەکەوی باشە ناتوانی نان بخۆی باشە شەهیە و ئیشتیهات نامێنێ بۆ خواردن ئایا لەم حاڵەتەیە ئێمە بێ بڕۆین حەپێکی ئیشتیها بێنین و بیخۆین بۆ ئەوەی بتوانین نان بخۆین یان وازی لێ بێنین چونکە ئێمە جەستەمان نەخۆشە بۆ نمونە هەوکردن هەیە لە جەستەمانە جەستە ئەبێخ
ماندوو بێ خەریک بێ بە ئەو هەوکردنەوە ئەو بارودۆخی کە بەسەر جەستەمان نەهاتووە و واز لە گەردە بێنێ و نانت پێ نەخورێ. لە ترۆمایشە ئایا هەندێک حاڵەتەیە کە بەسەرمانە دێ ئایا ئەمە خراپیە یان باشییە؟ فلاشباک دێت باشە کابوس ئەبینی سترێست تووشە بێ، ئەمە وەک ڕێک وەکو ئەو وایەکەوە لە کاتی نەخۆشیان ناند بۆ نافرێ ناند بۆ نافرێ لەبەرەوەی لە شوێنێکی تر کردن هەیە. ئەمیش لە مێشکە وەزعێک هەیە ئەڵێ وەرە ئەم حاڵەتەی بەسەر منە هەیە چارەسەری بکە، نەک تۆ بە حاڵەتێکی خراپی دابنێ. بەڵام هەندێک نیشانەمان هەیە بۆ نمونە کەسێک بیر لە خۆکوژی بکاتەوە، ئێمە ناڵێن ئەمە هینە، ئەمە ڕیفرەیمینگە، ئەمە چۆنەڵێ جۆرێک لە ئەداپتەیشن و خۆ گونجاندنە. بەڵام ئەوەی کەوا فلاشباکت بۆ دێ، ئەوەی کەوا چۆنە دڵە کوتەت هەیە، ئەوەی کە جۆرێک لە سترێس تووشە بێ، ئەمە بۆ ئەوەی کەوا تۆ پرۆسێسینگ بکەی، ئەوەی کەوا وتمان لە پێشەوە ئایا لێجگۆی بکەین بابەتەکە بڵێین لە بیری بکە. هەندێکی وتمان هەندێکی هەیە لێجگۆ بێ لە بیرە چێ و ئەسڵەن نامێنێ، بەڵام هەندێکی هەیە هەر دێتەوە تۆ هەر کابوسە بینی، وا 3 مانگە هەر کابوسە بینی، 3 مانگە هەر خەوی ناخۆشە بینی، باشە فلاشباکت هەیە، واتەڵێ چی وەرە دانەدانە پرۆسێسینگی کە باشە بە سایکۆتێراپی، بە جەساتی دەرونی و بە دانیشتنێکی دوور و درێژ و زانستی وردە وردە بابەتەکە چارەسەرە بێ. پێم وابێ کاتەکەمان تێپەڕی، هیوادارم سوودتان لێ بینی بێ. ئەگەر پرسیارێکیش هەیە لە خزمەتتانە. دەست خۆش دکتۆر جان، ماندوو نەبی، زۆر جوان ڕوون کردەوە. برادران ئەگەر پرسیارتان هەیە هەوڵدەن زۆر بە کورتی ئاراستی بکەن و ئەگەر ڕوونکردنەوە کشتێک هەیە بیخنە ڕۆژشکە لەبەرەوەی کاتەکە زۆر ڕۆیشتە و ئێستاش فۆرمی غابات دەنێرین 10 دقەتانە پێشە پڕی بکەنەوە. پێتان خۆشە کۆتایی پێبینین هەر شتێک هەیە لە ڕێگەی برادران و برایان و خوشکاری سایکۆفێرەوە هەر پرسیارێکتان هەیە ئەتوانن بیگەینە دەستمان، ئێمەش لە خزمەتتانە دەبین. طبعا زۆر ئەم بابەتە زۆر هەڵەگرێ، ئەوەی توانیمانانی زۆر فشارم بۆ خۆم هێنا کە بتوانم بە ماوەی کەم 1 سەعات زۆر کەمە باسی بکەین، بەڵام هەر ئاوا دەرەچێت کاتەکە زۆر کەمە. شەوتان شاد، هیوادارم سوودتان لێ بینی بێ و خواتان لەگەڵ.